خوای تعالی لقرآن پیروزا داوا لإيمي مسلمانان أكا لهمو قركيكا لهمو مزقوتيكا جماعتك دروز بكين بو صلح نيواني خلقي ولتكن منكم أمة جماعتك لهمو شوينيكا لهمو قركيكا لهمو منطقيكا ولتكن منكم أمة أمة شيب كان يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر إيش يعني صلح نيواني خلقي به بلاو كردنوي تشاكا كاري به بڕۆنە دەمی خەڵکەوە یارمەتی خەڵک بدەن ئەمر بە چاکە بکەن نەهی لە خراپە بکەن لە هەموو گەڕێکێکە ئەبێ هەبێ یعنی پێویستە ئێمە لەم مزگەوتە چەند پیا و معقولێک هەبێ ئەم پیا و معقولانە نێڵن کێشە ببێ لەم گەڕەکە هەر کێشەیەک ببێ یەکسەر بڕۆنە ناویەوە حەلیکەن و زۆر ضروریشە هەبێ لە هەموو منطقەیەکە و لە هەموو گەڕەکێکە ئەو کەسانەی کە سوڵحی نێوانی خەڵکیەکەن ئەبێ ئەم سیفاتانەیان تیابێ یەک لەبەر خاتری خوا بیکەن بۆ دنیا نەبێ چونکە هەر کارێ بۆ خوا نەبێ برا بەڕێزەکانم بەڕاستی هیچ سوودێکی نییە تەنها دنیا یان یەکەسێ ئیسە ڕئیس عەشرەتە و مەسەلەن ئینە بەس بۆ دنیایکە هەر مەبەستی ئەوەیە ناو دەرکە ئەوە تەنها لە دنیا ئینە دنیایەکەی دەسەکەوێ پاداشتە دنیایەکەی بەڵام بۆ قیامەتش سوودێکی نییە خۆمانیشە زانین ئەم مەسەلەی سوڵحە زیاتر پاداشتەکەی لە قیامەتایە بۆیە هەر کارێک ئەەکەی لەم بوارە لە بواری سوڵحی نێوانی خەڵکیە بانیەتت خوابێ دوو شارەزابێ ئەو کەسەی کە بەم ئیشە هەڵەسێ شارەزابێ لە شەرعا نەک سوڵحێ بکە ناشەرعی بێ چونکە نێجارەیە سوڵحی ناشەرعی ئەکرێت لە نێوانی خەڵکیە حەقی لایەک ئەخورێ لەسەر لایەکی تر ئەو سوڵحە ناشەرعانە دروست نییە بۆیە ئەو کەسە یان ئەو لیژنەیە یان ئەو کۆمەڵە خەڵکە کە ئیسە باسمان کرد کە دروستەکرێ پێویستە مامۆسایەکی شارەزای تیابێ لە بواری شەرعیە بۆ ئەوەی ئەو مامۆسایە پیان بڵێ ئەم کارە شەرعیە و ئەوە ناشەرعیە سێم پێویستە ئەو کەسانەی کە بەم ئیشە هەڵەسن کەسانێکی نەرمونیان بن هەنێ مەسائل هەیە برا بەڕێزەکانم إلا نرمونياني چارەسەرێتی ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن وبيغمري خواش صلى الله عليه وسلم لحديث أفرمي نرمونياني لهر شتێکا بێ إلا جوان يكاتوا لهر شتێ دەریکەی إلا ناشرین يكاتوا بۆیە نەرمونیانی زۆر پێویستە و کوردیش فەرمویانە پێشینانی کورد فەرمویانە بە قسەی خۆش مار لە کون دەردێ بە قسەی خۆش بۆیە قسەی جوان و ڕێک و پێک لە نێوانی خەڵکیە زۆر تەسیری هەیە جا ئەو کەسانەی بەم ئیشاڵڵە سن ئەبێ دوفتیان خۆش بێ چوارەم ئەبێ خاوەنی سەبر بن ئەبێ ئارامگر بن والعصر إن الإنسان لفي خسر وآي تعالى سوين أخوة أفرمي مروفكان همي لخسارة ومنديان إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر صبر زور قرنقا قال تو الصبر النبي لواني قسيكي ناخوش ببيسي كاتي رويتا نواني خلقي تو أرويتا نواني خلقي بو تشاك سازي بلام سيركي قسيكي ناخوش أدنا تنغاتا تو أبي الصبر بيه ونابي يكسر بقريتوا لقماني حكيم نصيحتي كركيئك قال يا بني أقم الصلاة وأمر بالمعروف وانهى عن المنكر واصبر على ما أصابك كركم أمر بتشاكبك ونهي لخرابك ونزاني أجل أمر بتشاكبك ونهي لخرابك قل بردمت قل ريجكن بخوا قسي ناخوشت فيكن قسي خرابت فيكن بويا أبي تحمل بك وأبي صبر بقري لسر أو ريقايا إن ذلك من عزم الأمور أو بيغمراني كبيان أو ترأول العزم كبيانجن نوح إبراهيم موسى عيسى محمد المصطفى بصبر بنا خاون عزم وتخوي تعالى فرمي إن ذلك من عزم الأمور أجر صبر نقري براسي كارا كانت يعني فشل ديني بتهيبت أوانيك صلحك إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب أواني آرام أجرن براسي ببيع حساب خوي تعالى بعداش لنا داتوا